لەم تەوەرەدا باس لە هەڵمەتێک دەکەین کە ڕاگەیەندراوە تایبەت بە پاراستنی دارستان و پاوانەکان لە ژێر ناونیشانی دیارە ئەم هەڵمەتە لەم ساڵدا لەژێر ناونیشانی نا بۆ سوتاندنی دارستان و پاوان ڕاگەیەندراوە. ئامانچ لەم هەڵمەتە ئەوەیە کە ئەم ساڵ زیاتر بە هۆکاری ئەوەی کە بارانێکی باشباریوە با بڵێ پوش و پاوانێکی زۆر لە دارستانەکان هەیە و لە هەرێمی کوردستان ئەم هەڵمەتە ئامانجەی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانە. تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە. کاک معروف سپاس باوەم بتم ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. زۆر سپاس. هۆکاری ڕاگەیاندنی ئەم هەڵمەتە بوو. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەرانی کورسات. وەکو بەڕێز شت ئاماژەت پێکرد ئێمە هەڵمەتەکەمان لەژێر ناونیشانینا بۆ سوتانی دارستان و پاوانەکان بەپێی کاری ڕێکخراوەیمان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەر ساڵێک هەستمان کرد بێ لە کاتی خۆیان پەڵەی دابێ یاخۆ لە وەرزی بەهارە بارانێکی باش باری بێ گومانی تیانە پوش و بڵین گژ و جیا زیادە بێ و هەر کاتێکش گژوگیا زیاد بوو لە کۆتایی یاخۆ لە کاتی وشکبوونی گژ و جیاکەیە پوش و پاوانێکی زیاتر بڵین ئەبێ. ئەمەش بێتە هۆکاری مەترسیەوەی کە لە وەرزی هاوینە ئاگرکەوتنەوە زیاتر بێ. ئێمە ماوەی 3 ساڵ بە چۆنەڵێ بە بەردەوامینە بەڵام ناو بەناو ئەم هەڵمەتەمان ڕاگەاند و بە تایبەتی ساڵی یەکەم نزیکەی چەند هەزار پروشەرێکشمان چاپ کرد بە تایبەتی ناوچە سنووریەکان لە منتیقەی هەورامان لە منتیقەی ڕانێ کۆمەڵی شوێن تەنانەت گیانمانە دەستی ئەو بەڕێزانەی کە سەیرانکار بوون یاخود گوندنشینەکان بوون باسی ئەومان کرد کە دەکرێ هاوڵاتیانیش هاوکار بن لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ لایانی پەیوەنددارە کە لایانی کەمترین ئاگر بکەوێتەوە بە تایبەتی لە وەرزی هاوینە. خۆشبەختانە ساڵانی ڕابردوو دیاردە یاخود حاڵەتی ئاگرکەوتنەوەکە کەمتر بوو بەڵام ئەم ساڵێمە هەستمان پێ کردووە کە بڵین گژوگیایەکی باش هەیە ترسی ئەومان هەیە کە لە وەرزی هاوین ئاگر بکەوێتەوە یاخود خەڵکێک ئاگر بکاتەوە بۆیە لە ئێستاوە هەڵمەتەکەمان ڕاگەیاندووە و بەڕاستی داوامە لە کەناڵەکانی ڕاگەیاند کردو کە من لێرەمەوێ جارێکی سوپاسی کورسات کەم کە یەکەم دەستگان بەدەم داواکاریەکەمانەوە هاتن کە تەوەریکی بەرنامەکەتان تایبەتکەن لەسەر ئەو مەترسیە. بەڵێ هەڵبەتە ڕاگەاندنی ئەم هەڵمەتانە خۆی لە خۆیدا بۆ پاراستنی ژینگە و دارستان و پاوان جێگەی دەستخۆشیە. کاک معروف دەمەوێت بپرسم لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانەی کە هەیە ئاگرکەوتنەوەکان لە دارستان و پاوانەکان و زیاتر هۆکارەکەی چی بۆ وارووا داتاکان چیمان پێ دەڵێن بەشێکی زۆر لە ڕوبەری دارستان و پاوانەکان بە تایبەتی لە وەرزی هاویندا ڕوبەڕووی سووتان بوونەتەوە؟ خۆی ئەگەر ئێمە لەوە دەست پێ بکەین هۆکارەکانی زیاتر چین یعنی لەسەر ئاسی جیهان گومانیتیانی ئاگرکەوتنەوە هەیە بەڵام ئەوەی کە جێی داخە و ئێمە وەکو ژینگە دۆستان زۆر لامان گرانە ئەوەیە کە هۆکارەکان لە هەرێمی کوردستانە 100% دەستی مرۆڤە یعنی هیچ ڕووداوێکی سروشتی ڕووی نەداوە بۆ نمونە ئاگرکەوتوێتەوە ئەوەی کە کراوەتەوە هەمووی دەستی مرۆڤە بەشێکی هەرە زۆری بەهۆی تۆبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران و تورکیاوەیە بە تایبەتی ناوچە سنووریەکان و بەشەکەی تریش ئەگەڕێتەوە بەداخەوە بۆ هاوڵاتیان کە بە تاوەکو ئێستا هۆشیاریکی باشیان نییە سەبارەت بەوەی کە نەبنە هۆکاری ئاگرکەوتنەوەکان. ئەو داتا و ئامارانی کە بە ئێمە ئاڵێن لە بەپی ئامارێکی وەزارەتی کشت و کاڵ لە ساڵی 2012 تا 22 نزیکەی 1.2 ملیۆن زەوی بڵین پاوان و دارستان سوتاوە کە بەڕاستی ئەمە مەترسیدارە. لە کەوتنەوەی ئاگرەکانە کۆمەڵی لایەن هەم مرۆیی هەم ژینگەی زەرمەندە بنتیایە بە تایبەتی هەمومان نەزانی لە ئێستاە بەشێکی زۆری هاوڵاتیانی گوندنشین بە تایبەتی لە وەرزی هاوین یاخود پاییز تاوەکو بارانبارینی ساڵی داهاتووتر پشت بە لە وەرگاکانە بەستن گومانیتیان نیە ڕاستە ئێمە دارستانەکان لە پوشەکە لامان گرنگە یاخود لە پاوانەکە لامان گرنگترە بەڵام ئەوەش لایەنێکی ترە کە کۆمەڵی خەڵکی گوندنشین زەرمەند دەبن لە سوتاندنی پوش و پاوانەکانە بۆیە ئەگەر بەو شێوەی کە بڵێن ئامارەکان بڵاوکراوەتەوە ئەگەر بەردەوام وا بێ گومانیتیانە لە هەرێمی کوردستانە کارەساتی ژینگەی و مرۆیش دروستە بێ بەڵام ئێمە هەڵمەتەکان کە بڵێن ئەم کارانی کە ئیکەین لایەنی کەم پێمان وایە ئەگەر خەڵکێکی هۆشیار هەبێ یاخود لایەنی حکومی پێشتر کۆمەڵی ڕێکاری تایبەت هەیە بیگرنەبەر گومانیتیانە کارەساتەکان لایەنی کەم ڕێژەکان کەمترە بێ ئۆگلەوەی گوێی پێ نەدەین و بڵین چۆنە بێ با ببێ.
بەڵێ هەڵبەتە دوجاری نەسەر بەورتری لایەنە هۆشیارەکان و هاوکاریەکان بۆ پاراستین بەڵام بابەتێکی دیکە هەیە لەکردنەوەی با بڵین پرۆژەیەکدا و هەندێک کات خودی هاوڵاتی کەماڵەکەی دوورترە لە سنتەری شارەوە دەوروبەرەکەی با بڵین گژوگیا دەورە دراوە هەڵدەستن بە سوتاندنی ئەم گژوگیایە ئەمە ڕێگە پێدرا و یاسایی و لە چ کاتێکدا ڕێگە پێدراوە لە چ کاتێکدا ئەمە نابێ بۆ شێوەیە کاری لەسەر بکرێت. بە پێی یاسای وابزانم ژمارە دەی ساڵی 2013 دارستانی وەزارەتی کشت و کاڵ چەند ڕێنماییان بڵاو کردێتەوە تایبەت بۆی کە بەڕێزت باسەکەی یەکێک لەوانە دەڵێ هەر پرۆژەیەک یاخود شوێنی نیشتەجێبوون کە دروست دەکرێ ئەبێت 200 متر لە پاوەن و دارستانەکان دوور بێ کەوەی کە بەڕێزت باسەکەی جاری وایە ئەم هاوڵاتیە زەویەکە بە هین خۆیە زانیان لە ئەسڵا هین خۆشێتی ئەو پرۆژەی کە دروستێکە لەگەڵ سیاجی دارستانەکەیە بۆ نمونەی کابەیەک کە ئێمە لە زۆر شوێن بینیمانە یعنی لە زۆر شوێن بینیمانە بەداخەوە تەنانەت هاوڵاتی چووە لە ناو دارستانەکەیە سیاجی دروست کردووە خانوویتیا دروست کردووە کە بەڕاستی ئەمە کەم تەرخەمی لایەنی حکوومەت و لایەنی پەیوەندیدارە گرێتەوە بۆیە بەپی ڕێنمایەکە دەبێ هەر پرۆژەیەکی پیشەسازی یاخود کارگەکان یاخود نیشتەجێبوون بە ڕەزامەندی لایەنی پەیوەندیدار بێ ئەبێ لایەنی پەیوەندیدار ئاگادار بکە لایەنی پەیوەندیدار لە ئێستاشە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوا و ئەگەر بێت و بکوێتە ماسەرپلانی سنوورەکە و وەزارەتی شارەوانی لێبەرپرسیارە یاخود ئەوەی کە زیاتر لێپرسینەوە لەگەڵاکە پۆلیسی پاراستنی دارستانەکانە دەبێ بەپی ڕێنمایەکان دروست بکرێت ئەگەر هاتو ئێمە بەپی ڕێنمایەکان کارەکان کرا گومانی تیانی ئەگەر خوانەخواستا کارەساتێکیش بکەوێتەوە کەمتر کاریگەری لەسەرێ بێ ئەوەی کە بەڕێزیشت باسیەکەی ینی بەڕاستی پێچێ بەس لە وڵاتی ئێمەیە ئەم دیاردن نەشیاوە هەبێ یعنی من لە ڕۆژهەڵاتی کوردستان بینیومە تەنانەت ناو دارستانەکانی خۆیان ئەوەی کە بەروبوومی هەیە نەک دارستانە دەستکردەکە بڵێن سروشتیەکان واز لە گژوجیاکە دێنن پرسیارم لیان کە گوتم بۆ شتی واگە وتیان ئەمە لە وەرزی هاوینە کاریگەری بێ لەسەر کەمکردنەوەی تەنانەت تیشکی خۆر و بۆ منە بەرزبوونەوەی پلەی گەرما بەس لای خۆمان فێر بوونە ینی ئەگەر لە حوشەیەکە ئەگەر لە شوێنەکە کاریشمان پێ نەبێ بۆ منە پوش و پاوەن و یاخود جای تیابێ ئەبێ یان بیسووتێنین یان بە شێوەیەک لە ناوی بنین کە گومانی تیانێت جارێکی تر زەرێ بێتەوە بۆ هەم بۆ خاکەکە هەم بۆ گژوجیاکە بۆیە ئەگەر بێت ئەو یاسایە جێبەجێ بکرێ بۆ نمونە هاوڵاتیەک نەتوانێت لە چۆڵەوانەیەک یاخود لە ناو دارستانێکیان لە ناو پوش و پاوەنەکە خانوویکی نیشتەجێبوون دروستکە یاخود کە بەداخۆ ئێمە بەشێک لە پرۆژەکانە بینین لە چۆنە لە زەوی کشت و کاڵەکان دروست دەکرێت کە ئەمە خۆی لە خۆیان نابێ ڕێگە بدرێ بەڵام ئیتر لە وڵاتی خۆمانە ناوێنەی چی تۆزێ ئەوەیە ئەگەر نا بەپی یاساکە بێ هیچ هاوڵاتیەک یاخود هیچ کۆمپانیایەک مافی ئەوەی نییە کە لە نزیکی دارستانە دەستکردەکان یاخود خۆڕوسکەکان بێ هیچ پرۆژەیەکی بازرگانی بکات. بەڵێ کاک معروفجگەلەوە بابەتێکی دیکە هەیە زۆر جار کێشە کۆمەڵایەتیەکان زیان بە سوتاندنی دارستانەکان دەگەیەنێت هیچ ئامارێک و کۆڕێکخراوبەری کەوتون کە بۆ نمونە چەند بە تایبەتی با بڵێن ئەگەر گوندەکان بێت چەند گوند بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە زیانی بەرکەوتووە بۆ سوتاندنی دارستان و پاوانەکانی ئەوەی کە بەڕێزت باسەکە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە بە خۆمان چوونێتە سەر ڕووداوەکان یعنی بۆ نمونە جاریوا بۆ گوندنشینێک لەگەڵ خەڵکێکی ئەو گوندەیە گرفتێکی کۆمەڵایەتیان هەبووە یان بۆ نمونە ئێستا بۆتە مۆدیلێکە خەڵکێک هەیە لە گوندێکە نیشتەجێە خۆی ئاژەڵ و بڵین ئەوەی نییە بە خێویکە دێ ئەیفرۆشێ بە کەسێکی تر بۆ نمونە دێ لەوێ ئاژەڵەکانێ لەوە ڕێنێ لە مقابل ئەمەیە چیەکرێ پارە وەرەگرێ جاری وایە ئەم کەسە پارە نادا بە تەنانەت بە براکەی خۆی تەنانەت بە ئامۆزاکە یان تەنانەت بەو کەسانی کە ئەو زەویە تاپۆ بووە یاخود وەرەسە بۆ لە سەریان ئەم کەسە جاری وایە دێ ئەڵێ گەر پارەکە بەر من ناکەوێ با بۆ نمونە زەرەرەکەش لەوێ بکەوێ جاری وا بۆ گوندێک گرفتێکی ناوخۆیان هەبووە گومانی تیانێک کە ئاگرێک ئەکەوێتەوە دوای کۆنتترۆل ناکرێت بەتایبەتی لە وڵاتی خۆمانە بەشێکی لەو ناوچانی کە شاخاوینەوەن هیچ ئامێرێکی کوژانەوە ناگاپێی ینی جار هەبووە بەهۆی گوندێکەوە 6 گوندی تر سوتاوە کە بەڕاستی ئەمە جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ لایەنی یاسایی یاخود لایەنی لێپرسینەوەی حکوومەت بەڕاستی دەبێت ئەو خەڵکانە بە شێوەیەک سزا بدرێ کە جارێکی تر بەتایبەتی ئەگەر ئاشکرا بێ ئەگەر نا ئاشکرا نەبێەوە کەس ناتوانێت کە سزا بدە بەڵام دەبێت سزایەکی وا وەربگرێت کە جارێکی تر هیچ هاوڵاتێکی ئەو گوندە یاخود گوندێکی تر بیلەوە نەکاتەوە بێ
پوش و پاوانێک بسووتێنێ وەکو وتمان تۆ لە بەرامبەر گرفتێکی خۆ لەگەڵ کەسێکی ترا ئەبیتە هۆکاری ئەوەی کە بە هەزاران باڵندە و ئاژەڵ لە ناو ئەو ئاگرا ئەسووتێ بەیانی بە هەزاران دار و درەخت ئەسووتێ هەم لایەنە ژینگەیەکەی و هەم لایەنە مرۆیەکەی زەرێکی زۆری پێگەینێ. بەڵێ کاک معروف دیارە ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی ژینگە زۆرن بە شێوەیەکی گشتی هەم لایانی پەیوەندیدار هەم ڕێکخراوەکان هەم میدیا تا چەندە هەوڵەکان چڕکراونەتەوە لە چوارچێوەی هەڵمەتێکی هۆشیاری بۆ پاراستنی هەم ژینگە هەم دارستان و پاوانەکان بە تایبەتتر لە مرزەدا بۆ ئەوەی دوور بێت لە هەر زیانێکی ئاگرکەوتنەوە. ئێمە لە هەرێمی کوردستانە ڕاستە ڕێکخراوێکی باشمان هەیە هەر من زۆر جانم داتایاڵێم لە هەرێمی کوردستان لە 220 ڕێکخراوی ژینگەیمان هەیە لە زاخۆ تاوەکو بۆ نمونە خانەخین کە لەسەر فەرماگەی ڕێکخراوەکان مۆڵەتیان وەرگوتە تەنها ژینگەیی و نزیکەی 6,000 ڕێکخراویشمانەیە ئەگەر دڵنیان بەشێک لەو 6,000 ڕێکخراوی کار لەسەر هۆشیاری گشتیەکەن کە ژینگە ژەکاتە چوارچێوەی ئەو کاریان بەڵام وەکو هەڵمەتێکی گشتی بەڕاستی نیمانە ئەوەی کە هەمانە زیاتر تاکتاکە وەکو ڕێکخراوەکان بەڵام لەوە گرنگتر ئێمە دەستی پاراستن و چاکردنی ژینگەمانەیە کە لایانی یەکەمە لە پاراستنی ژینگە هەرێمی کوردستان و لە دوای ئەوە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە لە دوایەوە وەزارەتی کشت و کاڵ ئەمانە لایانی معنین بە بابەتەکە من ئەوەی کە بەڕێزت باسیەکەی 3 ساڵە شتێک ئەنووسین ئەیدینە دەستگاکانی ڕاگەیاندن من ئەم ساڵ کە ئەو یاداشتە یاخود ئەو ڕوونکردنەوەیمان نووسی گروپێکی ڕۆژنامەنووسان هەیە من حەزەکەم بەڕاستی لێرە ئەمە لێ بڵێم گروپێکی ڕۆژنامەنووسان هەیە دامانگر وتمان تکایە ناویشمان مەهێنن ئەکری ئەم هاشتاگە لە پەیجەکانتانە یان لە کەناڵەکە لە شوێنێکی تر نا بۆ سووتانی دارستان و پاوانەکان هیچی تێناچێ ناوی ڕێکخراوی ئێمەش مەهێنن گرنگ ئەوەیە خەڵکێک هۆشیار بێتەوە بڕواتان هەبێ دوو ڕۆژی بەسەرا چوو کەس جوابی نەبوو منیش هەر بۆ خۆشی بە حکومی خۆم لە ناو گروپی ڕۆژنامەنووسانە شتێکم بۆیان نووسیتم بە ڕێزان حاڵەتێکی کوشتن هەیە چێ پێی خۆشە زانیاری و وێنەیە دەمێ بەس لە چاتەوە پێم بڵێن وگوتم با لە گشتەکە داوای نەکەن یعنی بڕواتە بێت دوای چەند دقەیەکی کەم 3-4 پەیامنێر و ڕۆژنامەنووس نامیان بۆ ناردم لە چاتەکەەوە چێ و چۆنە و زانیاریمان دەیتێ دوایی گوتم ببورن من هەروکو تاقیکردنەوەی کردومە لە دوێنێەوە ئەو یاداشتە یاخود ئەو ڕوونکردنەوەیمان لە گروپەکە داناوە تەنانەت کەسێکتان بە هەواڵێکیش داتان نەگرتووە بەڵام بۆ حاڵەتی کوشتنەوە ئازان هیچ شتێکنەوە داوای لێبور نەکەم یعنی زۆر جار ئێمە لە گروپانی ڕۆژنامەنووسان بابەتی ژینگەیمان باز کردەوە تومانە من ناڵم نەشکراوە سوپاسی کۆمەڵی دەستگاکەم بەڕاستی ڕۆڵی باشیان هەبووە هەر شتێکمان پێوتونە ئیشان لەسەر کردو بەرنامەی تایبەتیان کردو بۆمان بەڵام ئەم بابەتە بەواچێک گشتی تر بێ یعنی مەرج نییە تۆ بێی بابەتی ژینگەی تەنها لە چوارچێوەیەکە بکەی بۆ منە ڕۆژی گیانی ژینگەی ڕۆژی ژینگەی کوردستان ئەم بابەتانە دەکرێت بابەتی ژینگەی بابەتێکی گشتی بێ من لەم هەفتەی پێشوو لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کۆبنەوەیەکی تایبەتمانە بۆ هەم بۆ خەڵاتکردنی 12 ڕێکخراو لەسەر ئاستی یاریەم کە ڕێکخراوی ئێمەشی تیا بوو و هەم تایبەت بوو بە ئەوەی کە چۆن هەمانگیە بێ لەناوە ڕێکخراوەکان و دەستەی ژینگەیە من ئەوەم وت لە هەرێمی کوردستانە نزیکەی 340 دەستگای ڕاگەاندنمانەیە سەتەلایت کەناڵە لۆکاڵەکان لەگەڵ ڕادیۆیە بە جەنابی ماوەسا عەبدوڕەحمان سیدیق وتم ماوەسا دەکرێت ئەم داواکارە لە وەزارەتی ڕۆشنبیری بکرێت ئەگەر هەر ڕۆژەی کەناڵێک یەک جار بۆ نمونە بڵێت تکایە ژینگە بپارێزن ئەگەر ئەم کەسە بۆ نمونە ئەم دەستگایە 2000 کەس جۆی لێبێ 3000 کەس جۆی لێبێ حسابمان کردووە لە مانگێکە نزیکەی 20 میلیۆن کەس سوودمەند دەبێت لەم ڕیکلامانە بەڵام ئایا بۆ نمونە کەناڵەکانی ڕاگەاندن هێندەی کە گرنگی بە ڕیکلامێکی بازرگانیە دەنیان بۆکو وتم لەسەر ئاستی قەزایەک یاخود ناحەیەک هاوڵاتیەک بکوژرێ بە هەر شێوازێک بێ دایان لایڤ و دایان راپۆرت و دایان بە دوواداچوون و دایان بەرنامی تایبەتی لەسەرەگرێ بەڵام بابەتێکی چارە و ساز یعنی من زۆر جاوتومە ڕاستە مردنی کەسێک لەسەر زەویە قورسە بەڵام بڕواتان هەبێ بۆ نمونە ژینگەی ئەم وڵاتە تێک بچێ بە هەزاران خەڵک لە ناوە چیە ئەوەی کە ئێستا ژەی بینین نەخۆشەکانی شێرپەنجە دەیان نەخۆشی تلانیمی کوردستانە سەریان هەڵداوە بەشێکی سەرەکی گرفتەکانی بۆ پیسبوونی ژینگە ئاگەڕێتەوە باشە کاک معروف ئەگەر بێت و نەک بەم شێوەیە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئاگرێک بکەوێتەوە لە دارستان لە پاوانەکان ئەو ئامێرانی کە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگر لە هەرێمی کوردستان بوونیان هەیە دەکرێت بڵێ بەپێی پێویستە یاخود بەپێی تەکنیکی پێشکەوتووە
من خۆزگا برادرانی ئاگەرکوژێنەوە یاخود پۆلیسی دارستانیش میوان بوونای لەگەڵمانە ئێمە لە چەند بەرنامەیەکی ترا و قسەیەمان کردووە نەخێرەوەی کە ئێمە بینیوانە تاوەکو ئێستا کە ئێستا ساڵی 2023 هیچ ئامێرێکی پێشکەوتوو نەتوانراوە لە هەرێمی کوردستانە بۆ ئەو تیمە بەڕێزانە دابین بکرێ من بیستومە لە چەند شارێک بۆ نمونە پارێزگای هەڵەبجە خەڵکی خێرخواز هاتوونە کۆمەڵێ ئامێریان بۆ نمونە کڕیوە پیا کردو بۆ تیمەکان ئەگەر نا تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە لە زۆربەی ناوچە شاخاوەکان بە گەڵای دار بە پڕۆ ئاگرە کوژێتەوە کە بەڕاستی ئەمە مەترسیە بۆ سەرجانی کارمەندەکانیش بەڕاستی ئەو تیمانە دەبێ کۆمەڵێک کەلوپەل و پێداویستیان بۆ دابین بکرێ کە لایەنی کەم جانی خۆیان بپارێزن یاخود پارێزراو بن دواتر ئاگرەکە بکوژێنەوە وەکو تیشم ئێمە زۆربەی ئەو شوێنانی کە ئاگری لێکەوێتەوە ناوچەی شاخاوین وەکو پێویست ڕێگاوبانەکانمان نییە لایەنی کەم حکومەت دەبێبی لەوە بکاتەوە چەند کۆپتەرێک چەند فڕۆکێکی تایبەت بە ئاگر کوژێنەوە هەبێ ئەگەر نا بۆ نمونە تۆ لە شاخێکی دوورمەودا ئاگرێ بکوژێتەوە تۆ بەتەماوی بە کارمەند و بە خەڵکی خێرخواز یاخد خەڵکی خۆبەخش ئاگرەکە کۆنتترۆل بکرێتە زۆر زەحمەت. بەڵێ دو پامی بەڕێستان من دووبارە مێ سوپاسی کورسات کەم ومێدەوارم کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم پەیامەی ئێمە بە هەند وەربگرن کاکە ئێمە بانگ مەکەن وەکو ڕێکخراو چەندین لایەنی بەرپرسمانەیە لایەنی پەیوەندیدارمانەیە دەکری ئەوان بانگ بکرێت دەکری هۆشیاری باشیانە بێ دەکرێت لایەنی کەم فاسیلەیەکی کورت خۆیان دروستیکەن لە ڕێی پەیامنێرەکانیانە و لێرە هەر کەسێکی ترەوە لایەنی کەم لە هەفتەی یەک جارێکە یاخود بەپێی وەرزەکان لە هەر وەرزێکە پێویستمان بە ڕێنمایی ژنگی هەبوو کەناڵەکانی ڕاگەاندن گرنگی پێ بدەن. سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێستان زۆر سپاس بۆ معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگەت و بارە سپاس بۆ بەڕێستان.